ئەم جارە مەسەلەی کوردی باشوور و لەتبوونی کوردی باشوور خۆی لە خۆیان بەسەر ئەم دوو بەرەی شەڕێ بەرەی ئێران و بەرەی ئەمریکا پارتی بە حکمی پەیوەندیە تاریخی کۆنەکەی لەگەڵ ئیسرائیل و هەم لەگەڵ ئەمریکا لەگەڵ غەربیش بە شێوەیەکی گشتی هەروە ئیدامەی پێدا و بەردەوام بوو یەکێتی کە سەر لە شێوا بوو دوای ڕمانی سۆڤێت و دوای پووکانەوەی سۆشیالیستی هەروەکو نەوشیرە مستەفاوتی سۆشیالیستی مرد ئەمانیش دیسان بێقیبلەمانەوە لەبەرە جارێک ڕووی کردەوە عەبدولەتیف ڕەشیدی ئاوەڵزاوای نارد جەلال تاڵەبانی بۆ ئەمریکا ساڵێ لەوێ بوو هێنایەوە بەرهەم ساڵحی نارد 4-5 ساڵی تر لەوێ مایەوە جنسێکەشی وەرگرت و دوایی سەیری کرد احتیمال لەسەر ئەمیان باشترە ئەم کەین و بەینەشی هەرە کرد و بەڵام لەم لاشۆ ئیتیفاقی لەگەڵ ئێرانیەکان کرد لە ساڵی 1997 ساڵی 1997 جەلال تاڵەبانی و محەممەد باقر الحەکیم ئەوەی کە کوژرا ئیتیفاقیەکیان لە شاباد ئیسلاماباد کرد لە ئێران ئیتیفاقەکە چەند خاڵێکی تیا یەکەم ڕئیس جمهوری عێراقی ئایندە شیعە بێ بەڵام ئێرانیەکان ڕازی بوون بۆی جەلال تاڵەبانی ببێ بە ڕئیس جمهور چونکە بە هەردوو دەست ئیمزایە کرد بۆ ئێرانیەکان لە پرۆفایلەکەشیان نووسی بوویان جەلال حوسامەدین المەذهب شیعی بەلاشیانەوە مهم نەبوو طبعا بۆیە ئاڵە تاڵەبانی ئێساڵێ مەبەنی ئەسەدین و شیعین و چونکە ئەوانە فرۆشیارن هەرچیان دەستکەوت لە مقدسات دەیفرۆشن یەکەم ڕئیس جمهور شیعە بێ دووهەم قیاداتی شیعی ناو یەکێتی بەرز کرێنەوە جەبار فەرمان و محسین عەلی و عیماد ئەحمەد و کوردە قاسم و ئەمانە ئەمە هەموو شیعەن ئەنجا جێگا بکرێتەوە عەسکەریەن بۆ مەجلس ئەعلا ئەم هادی العامریەی کە پێرێ وتاریەدا لە مؤتەمەری دژی تیرۆریستە ئەوە ئەو کاتە هاتبووە منطقەی مەیدان معسکەرەکە ئەوەی بربڕێەوە سێ معسکەریان بۆ کرایەوە ڕێگادان بەو خێزانانەی کە ناویان نابوون کوردی فەیلی و دێنەوە ئەمدی و 200 عائیلە جەلال تاڵەبانی بۆی ئیمزا کردبوون کە بێن جێکردنەوەی حیزبی داعوە و ئەوانی تر بۆیە مالیکی کە ئەوەندە بێوەفا و سپڵەیە مالیکی کە بوو بە ڕئیسی حکومەت و لە بەردەستی فواد معسووما بوو سەیرەکە ئەوەیە مالیکی ماجستێری لە بەردەستی فواد معسووما وەرگرت لە جامعی سلێمانی هەر لەو فترەی 97-98 ئەنجا نقاطەکانی تریشی کە وردە وردە لەو سەردەمەوە بە ڕەسمی یەکێتی بوو بە ژمارەی ئێران لە هاوکێشە قەومیەکە ئەمە کە ئەبوایە مەسعود بەرزانی کە ئەمڕۆوتی کێشەکە کێشەی کولتورە کێشەی ڕۆشنبیریە لەگەڵ ئەوانە یعنی نەیویست بڵێ کێشەی دینە شیعەکان ناڵێن کولتور ناڵێن جغرافیا ناڵێن هیچ شتێ ئەوەی لە مێشکی خەزعەلیە یا لە مێشکی ئەبوو تەورەکانی تریانایە هەروەکۆیە کە لە مێشکی یەکێکی حیزبی داعوەیە یا ئەوەی کە لە حیزب الله لوبنانە یا ئەوەی لە هەر شوێنێکی تری ئەم شیعەگەرێتیەکە هەیە بەڵام جە لە مەسعود بەرزانی وەکو هەر کەسێکی تری سونی کە بەناوی نیشتیمان و قەومی و توڕەهاتەکانی تر خەڵک فریوەدا بەرەی جەبهەکەی بۆ دیاری ناکرێ بەرەی حەقیقی بۆ دیاری ناکرێ بۆیە نایانەوە کەسیان بڵێن وەڵا ئێمە شەڕی مەزهەبە بەس تەرەفەکەی مقابل و توێتی شەڕی مەزهەب بۆیە ئەم دوو حیزبە پارتی لە بەرەی ئەم لاهی ئەمریکا و یەکێتیش کەوتە بەرەی ئێرانەوە کە کەوتە بەرەی ئێرانەوە ئێران دەوڵەتێکی مەرکەزی قوتیەدا بە پێی پلانە ڕواتە پێش شیعەکانیشی نزی کردەوە ئەویشی کرد بە ڕئیس جمهور مەیدانەکەش لە منطقەی مەیدان و قۆرەت و ئەو ناوە هەمووی معسکەراتیان کردەوە هاتوچۆیان هەبوو ئیشەکانیان ئەڕۆیشت لە سلەیمانیە خەڵکانێکی تری شیعە حوسینەکەی شیعە کرایەوە بە ناوی جەبار فەرمانیش ئەبێ ئەمانەمان هەمووی لەبەر چاو بێ